ئەو ساڵ هەفتەی خەرمانانی ساڵی 1470 سێهەمین ساڵوەگەری موشکبارانی قەڵای دموکراتە کە بەداخەوە 3 ساڵ لەوەی پێش کۆماری ئیسلامی زۆر ناجوان مێرانە زۆر دوشمنکارانە بە هەدەفی ئامانجگرتنی سەری حیزبی دموکرات پلۆنۆمی کۆمیتەی ناوەندی حیزبی دموکراتی کوردستانی کردە ئامانج کە بەداخەوە لە ئاکامی ئەو هێرشە موشەکێدا 16 کەس لە باشترین ڕۆڵەکانی حیزبی دموکراتی کوردستان شەهید بوون کە لە ناواندا 6 ئەندامی ڕێبەری و بەقیەی دیکەش لە کادرە بەرجەستەکان و لە فەرماندەران و پێشمەرگە ئازاکانی حیزبی دموکراتی کوردستان بوون. دیارە ئامانجکردنی حیزبی دموکراتی کوردستان هەر ئەم هێرشە موشەچیە نەبووە بە درێژایی 42 ساڵ تەمەنی کۆماری ئیسلامی و هاتنە سەرکاری ئەو ڕژیمە بە فتوای جیهاد دژی خەڵکی کوردستان شەڕێکی سەراسەری لە دژی خەباتی ڕەوای خەڵکی کوردستان ڕاگەیاند و بەدوا ئەوەدا پەلاماری شار و گوندەکانی کوردستانیدا و خەڵکی کوردستان دیفاعێکی ڕەوای لە دژی ئەو هێرش و پەلامارانە دەست پێ کرد کە لا کامی ئەو شەڕ و پێکدادانەدا لانی کەم 50,000 کەس لە خەڵکی بێدیفاعی کوردستان بوونە قوربانی 5,000 کادر و پێشمەرگەی حیزبی دموکراتی کوردستان شەهید بوون. لە نێو ئەو شەهیدانەدا ڕێبەرانی گەورە و بەناوبانگی جوڵانەوەی خەڵکی کوردستان دکتۆر قاسم و دکتۆر شەرەفکەندی بەدایان ئەندامی ڕێبەری بەسەدان کادری بەرجەستە بەسەدان فەرمەندەی ئازا و لێ هاتوو بوونە قوربانی کەوا بوو کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکاری دوشمنایەتیەکی ڕاستە و خۆی لە خەڵکی کوردستان و خەباتە ڕەواکەیدا هەبووە و لە زۆر ڕێگاوە هەولی داوە جا لە درێژایی ئەو 42 ساڵە بەدەیان پیلانی جۆرا و جۆری دژی حیزبی دموکراتی کوردستان بەڕێوە بردووە کە جیا لە ترۆری ڕێبەران ترۆری زۆر کادر و پێشمەرگە لە کوردستان لە باشووری کوردستان لە دەرەوەی وڵات یەکێک لە مەرجە سەرەکیەکانی پێشکەوتنی هەر جوڵانەوەیەک پێویستی بە یەکگرتووی یەکڕزی هێزە سیاسەکانی گۆڕەپانەکە هەیە. حیزبی دموکراتی کوردستان یەکێک لەو هێزانەیە کە هەمیشە دەست پێشخەری کردووە بۆ پێکێنانی ئەو یەکڕزیە هەرچەند بەداخەوە ڕەنگ بێ ساڵانێکی دوور و درێژ نەمانتوانی بێ بەو ئامانجە بکەین بە تەجروبەش دەرکەوتووە هەر کاتێک فاکتەرە نێو خۆیەکان باش و بەهێز بوون لایەنەکان بێکەوە هاوکار بوون هاوکاری یەکتریان کردووە دوشمنیش کەمتر توانیوێتی بە ئامانج هەر کاتێکیش پەرش و بڵاو بووین هاو هەڵوێست و هاوگوتار نەبووین وڵا دوشمن توانیوێتی زیاتر و ئاسانتر ئامانج و هەدەفەکانی بەرێتە پێش. ئەمەوە بەسێکی زۆر سروشتی دەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی لەگەڵ وڵاتانی دراوسێ بێ ئەوە مافیشی بێ ملاولای خۆیانە و لە پەیوەندی نێو دەوڵەتەکاندا شتێکی ڕەوایە بە مەرجێک ئەو پەیوەندیانە تەئسیر لەسەر خەبات و تێکۆشانی جوڵانەوەی کورد لە پارچەکانی دیکەدا نەنێ بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێستا تەئسیراتێکی وای نەبووە هەرێمی کوردستان ڕەنگ بێ جاروبار بەپێی وەزعیەتی خۆیان ئەو چاوەڕوانیان لە هێزەکانی دژبەری کۆماری ئیسلامی هەبێ کە بە شێوەیەک نەجوڵێنەوە کە تەئسیراتی لە پەیوەندیەکانی دوو قۆڵی بینی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامیدا نەبێ. ئێمە بەخۆشیەوە هێزەکانمان ئێستاش هەر لە سنوور ماون و هیچ کۆسپێک لەسەر ڕێگا و تێکۆشانی ئێمە نیە و خەباتی ئێمە لەوێش و لە هەر جێگایەک بێ نەک کۆمەک ناکات بە زەرەر بە هەرێمی کوردستان ناگەینێ بەڵام لە هەر کاتێکدا پێویست بێ ئێمە یارمەتی و هاوکار و پشتیوانی هەرێمی کوردستان بووین. ئەوە واقعەتێکە کە مەترسیمان لەسەرە چون ئەوە لە زمانی بەرپرسانی کۆماری ئیسلامیەوە ئەوە دووپات کراوەتەوە دەڵە هەر کاتێک بمان هەوێ ئەمە زەربە لە دژبەرەکانمان دەدەینەوە بە تایبەتی زۆمێکی زۆر گەورەیان لەسەر حیزبی دموکراتی کوردستان کردووە لە چەندین ساڵی ڕابردوودا بەداخەوە لە ڕێگای ترۆری فەرماندەکانمان لە ڕێگای دانانەوەی بۆمبەوە لە ڕێگای موشک بارانەوە هەولی زۆری داوە
ئێستاش کۆمەڵک بەرنامە و پیلانی کۆماری ئیسلامی لە ئارادان بۆ زەربەوەشاندن لە پوسێن و بە تایبەت لە حیزبی دموکراتی کوردستان بۆیە ئەوە دەکرێت بە وریایی بۆ وشاریەوە ئەو پیلانانە پوچەڵ بکرێنەوە بەڵام لەسەر یەک چاوەڕوانیمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە توانا و هێزی خۆی بەکاربێنێ بۆ ئەوەی کۆماری ئیسلامی و سەرڕۆیانە و بێشەرمانە کوردستان بەکار نێنێ بۆ زەربەوەشاندن لە حیزبی دموکرات و لەلایەنەکانی دیکەش هەموو کات و ساتێک هەر بۆنەیەک دیارە زیاتر بەرپرسایەتیمان دەخاتە سەرشان بەڵام لە هەموو کات و ساتێکدا پێویستە کوردستان و هێزە سیاسیەکانی هەوڵدەن بۆ یەکریزی بۆ یەکگرتووی بۆ تەبایی لە وەلانانی کێشە و دووبەرەچیەکانیان چون دوشمنان هەمیشە هەوڵیان داوە ئەو کاتانە کە ئێمە پرش و بڵاوین بێکەوە ناکۆچی و دووبەرەچیمان هەیە ئیسفادە لەو ناکۆچیانە بکات بۆیە لە هەموو سەردەمێک زیاتر ئەو سات و کاتانە پێویست بە یەکڕیزی و یەکگرتووی هێزە سیاسەکانی کوردستان هەیە حیزبی دموکرات لەو بارەوە دیسان بەڵێنی دەدات و ئامادەجی هەیە بۆ هەر یەکڕیزیەک چ لە ئاستی جوڵانەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە بەشەکانی دیکەی کوردستانیشدا ئەمە پێمان وایە هەر هێرش و پەلامارێک بۆ سەر هەر دەوڵەتێک کە سنوورە نێردەوڵەتەکان ببەزێنێ مەحکومە و پێویستە ئەو دەوڵەتانە ڕێز لە سیادە و سەروەری ئەو وڵاتانە بگرن و بە تایبەتی کۆماری ئیسلامی لە چەندین ساڵی ڕابردوودا ئەو دەستدرێژیانەی کردوتە سەر هەرێمی کوردستان و سنووری هەرێمی کوردستانی بەزاندووە کە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە مەحکومە و تاوانێکە ئەمە بەنسبەت هەموو دەستدرێژیەکەوە جا هەر وڵاتێک بیکاتە سەر هەرێمی کوردستان مەحکومە و پێمان وایە ڕعایەتی هەرێمی کوردستان لە سەردێری هەموو کار و ئەرکەکانی بزوتنەوەی کوردایە یەکە باست کرد مەسلەی یەکگرتنەوە و یەکڕیزی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە ئێمە وەکو حیزبی دموکراتی کوردستان ماوەیەکی دوور و درێژە لەگەڵ لایانی دیکەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەو توێژداین بۆ یەکگرتنەوەی ئەو دوو حیزبە وەزیفەی ئێمەوە بە تایبەتی لە بەرەبەرەی ساڵ ڕۆژی شەهیدبوونی شەهیدانی هەفتەی خەرماناندا ئەمە دیسان ئەوە بە شتێکی زروری و بە پێویست دەزانین کە ئەو یەکگرتنەوە جێبگرێ یەکگرتنەوەیەک بێ کە هاوسەنجی و تەوافق و یەکگرتووی تێدا بێ بۆی جوڵانەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها حیزبی دموکراتی کوردستانێکی بەهێز دروست بێتەوە.